سلامی خی گەورە سەرمو لایەک بێت خۆشحاڵین بە دیدارتان یاخۆ بەخێر بێن. من سەرەتا دەمەوێت سوپاس و پێزانین ئاراستەی هەموو دەنگدەران بکەم، بە تایبەتی دەنگدەرانی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و بە تایبەتی تریش ئەوانەی بازنەی 3 و 4 پارێزگای هەولێر. ئێمە زۆر سوپاسیان دەکەین، بەڕاستی ئازابوون و دلێرانە و بەڕاستی دڵسۆزانە بە گەرموگوڕی دەنجیان داوە. لەوەی کە ئێمە بمان دەرکەوتووە لافاوێک لە خەڵک دەنجی بە ئێمە داوە و زۆر سوپاسیان دەکەین. بەڕاستی لێرەوە چاوی یەکێکیان ماز دەکەین، پێی دەزانین و دڵنیاشیان دەکەینەوە ئێمە لە جێگەی متمانی دەنگەکانی ئەوان دەبین و ئەو دەنگانیان زایە نابێ و دڵنیایان دەکەینەوە کە وەکو سامان لە پەرلەمانی عێراق بین، لێرە بین، لە هەر شوێنێک بین، ئەم دەنگانە ئەمانەتن لە گەردەنی ئێمە وەکو ساماندایان پارێزین، دڵنیا بن ئینشاءالله. ئومێدمان دەکرد کە ئەم هەڵبژاردنە بەبێ ساختەکاری بەبێ پێشێلکاری کۆتایی پێ بێ بەڕێوە بچێ. بەڵام بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان ناتوانێ هیچ پرۆسەیەشی دەنگدان کە دەزانێت خەڵکێکی ئێزگار زۆر ناڕازیە، خەڵک ئێزگار زۆر بێزارە، بەبێ ساختەکاری بەڕێوە ببا و کۆتایی پێبێنێ. ئێمە ئەوەی کە لەبەردەستی ئێمەیە و ئێمە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراقمان لێ ئاگادار کردوتەوە لە ڕێگەی نوێنەرەکانمان و ئەمڕۆ پەیوەندیان پێوەکردن، سەردانیان کردوون و بەیانی ئێمە هەموو بەڵگەکانیان ڕادەست دەکەین کە پێشێلکاری ساختەکاری کراوە، هێندێکی مبەرمەز بووە، ینی بە بەرنامە لە ڕێگەی ئەم جیهازەوە، هێندێکی کەش قورقات بووە ئەوە، هێندێکیش چەباشەکاریە. ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە. جارێ ئەوە کە بە بەڵگە هەمانە و شتیشمان لەلایە ڕادەستی خۆیان دەکەین کاتێک کە داوای بەڵگەمانێ دەکەن. بۆ نمونە کاتێک کە دەنگدانی بڕێنیەشی لە وێزگەکان بەدەست ژمێر کراوەتەوە، بەراورد کراوە لەگەڵ ئەو فۆرمەی کە لە جیهازەکە نراوە، بەراورد کرا بۆ نمونە ئیمن، ینی با بڵێم کە بەڵگەی ڕوون و وازەحە 30 دەنگم هێناوە لە وێزگەیشی بۆ نمونە، لەسەر فۆرمەکە 30 دەنگە، بەڵام جیهازەکە 28 خوێندوتەوە، تەنها ئیمنیش دە ئێمە 830 وێزگەمان هەیە، 830 وێزگە لەم بازنەی 4. ئایا هەر لە هەر وێزگەیەکی 2 دەنگ نەخوێنرا بێتەوە بە بەرنامە، ئایا دەکات چەند دەنگ؟ ئەوە لێ 1600 و ئەوەندە 60 دەنگ ئابوورە. بۆ نمونە خەڵک سوێ دەنگ بدا، ئەوان هەماون بەڕاستی بە بەڵگە لامانە و خەڵکەکەش شاهێدە، سوێ دەنگ بدا وتیان کاکە دەنگ داوە، دوای ئەوەی کە دەنگە دەنجی کردو خۆی تووڕە کردووە، ئینجا وتیان کاکە باشە وەرە بەڕێوەبەری بنکەکە بانجی کردو، یەکەشکی بان کردو، کاکە ببوورە بڕۆ دەنگ بدا. یعنی دەکات دەنگی درابوو فعلا لە جیهازەکە، بەڵام دووبارە دیارە ئەو بەڕێزە مەسەن دەنجی داوە ڕێگەیان پێداوە کە دەنجی بدات. چۆن دەنجی داوە؟ ئەگەر پێشتر دەنجی داوە، ئینجا چۆن پێشتر دەنجی داوە کە دەنجی نەداوە؟ ئەوە کۆمەڵی بەڕاستی پێشێلکاری خوروقاتی ئاوا هەبووە، ینی 1 و 2 سنە بەڕاستی زۆر بووە. تەبان خەڵکێک لێرە دەنجی داوە، چۆتە شوێنێکە دەنجی داوە بە بەڵگە و کابرا شاهێدە، دەڵێ لە بەردەم کۆمیسیۆن دادگا شاهێدم کە ئەمن ئاوام کردووە، هەر بۆی کە بێتە بەڵگا. کۆتاشمان ئەوەیە، ئەوەی کە ڕاگەیەندرا گوایە بەنسبەت بازنەی 4 ئەو 3 بەڕێزەی برادرانی پارتی و لەگەڵ ئەوەی برادرەی نەوەی نوێ دەرچووە، ئەو داتانە ئێستا کە لای ئێمەیە، ینی ئەوەی کە لای کۆمیسیۆن بووە، ئەو شتێ لای کۆمیسیۆن بووە، هەمومان لای ئێستا لەلامانە. بەراوردێکی ئەتیادیمان کردو بۆ معلوماتان، ئەوەی من زیاتر لە 14,000 یان نزیک 15,000 ئەوەی ئاخیر کەس کە ئێستا لە جێ منە بە حساب ئەو نەگەیشتوە 14,000ش. بۆ چاواشەکاری دەکەن، ڕادێگەن کە کاکە ئەوانە دەرچوون، ینی بەس بۆی بیکەن ئەمری واقع و بڵێن کاکە ئەوە فڵان کەس دەرنەچووە، ئەوە داتایە، ئەوە ئەرقامە ئی کۆمیسیۆن ئیمەنیە، حەز دەکەن بیزانن. و ئێمە بەیانیش دوای ئەوەی کە هەمووی دەکەین بە بەیانات و ڕێکی دەخەین،
و هەمویان بە بەڵگەوە ڕادەست دەکەین و لە بازنەی سێی مامەستا قومریش بە هەمان شێوە ئێمە هەموو ئەو تیمێکی گەورە هەموو بەڕاستی ئەو داتانەوە ئەو پێشێلکاری و ئەو خروقاتانە ڕادستی کۆمیسیۆن دەکەن وهی هەڵبژاردننی عراق بەڵێنە ئەخلاقی و بەو گرێ بەڕاستی ڕێگە بە هیچ پێشێلکاری و هیچ چاوسورکردنەوەک و هیچ تەماع بەرنانیش بدا بەڕاستی و ئێمە لە بەغداد بەڕاستی و خەریکین نوێنەرەکانی خۆمان ڕاست پاردووە لەوێ بەڕاستی بسەندای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ یعنی وەکو هەیئەی باڵا کە ئێمە ئەوە ڕەت دەکەینەوە بەڕاستی و ئەوەی کە لە بنسبەت بازنەی 3 و 4 هەولێر و دوێنێ ڕاگەیاندراوە کە ئێمە ڕەتی دەکەین و ئەو ئەنجامێکە ڕاگەیاندراوە هەرچەند 180 بووە بەڵام ویستویانە بڵێن کاکە ئەمە ئەنجامەکەی و ڕەنگە هەروە بڕوە ئێمە بەڕاستی قبوڵمان نییە حتا با پێتان بڵێن هەموو لایەک ئاگادار دەکەینەوە ئێمە دەچین لە دادگای ڕادەکەین بڕوا بکەن ینی بۆمان ئیسپات بێ کە هەر بیانێ مەسن دەستکاری مەکەن دوایە کە ئێمە بە بەڵگە و تەسلیمیان دەکەین ئێمە ئامادەین هەموو ڕێکارێکی یاسایی و مەدەنی و ئەو خەڵکی کە پژی ئێمە کردووە و پشتیوانی کردوین بهێنە سەر زادەی بەڕاستی هەتا مافەکانی خۆمان وەردەگرینەوە با هەموو لە ئاگادار بن ئێمە ڕاستە دوو ڕۆژە قسەمان نەکردو بەڵام مانەوەی وتمان با بەڵگەکەمان دەستکەوێ ئینجا و کاتێک قسەی خۆمان دەکەین و خاوەنی هەڵوێستی خۆشمان دەبین هەموو لە دڵنیا دەکەینەوە لەسەر یەک دەنجی خۆمان ئێمە بێدەنگ نابین با کەس خێرمان پێ نەکە ئەگەر هەڵبژاردنێکی ڕێکوپێک و بەبێ کێشە بووایە بڕوا بکە ئێمە هەرچی بێ دانی پێدادێنین و پیرۆزباییش لەوان دەکەین کە دەردەچن و دەیبەنەوە بەڵام ئێمە دڵنیاین ئەو داتا و ئەو ژمارەی کە ڕاگەیاندراوە ئەمە ڕاست نییە ئەو دڵنیاتان دەکەمەوە بەڵگەشمان لەلایە و بۆ کۆمیسیۆنیش دەسەلمێنین سوپاس بۆ هەموو لایەک بەخێر بێت گیان ئەو پشتیوانیی کۆمیسیۆنە ئەوەی کە ئەو شریتی کە لە جیهازەکە ڕەناکشرێ هەموو وێزگەکان ئەوە لەلامانە هەمومان لایە نەک 180 ئەوە دەسەلمێنی کە ئێمە بەڕاستی ئەوەی پێشکاریەکان باسم کرد تۆ لە کاتی خۆی دە کۆمیسیۆن دەڵێ بێنە دەربارەی ئەمە کە توتانەت هەیە بەڵگە بێنێ و بەڵگەکانی ڕادەست دەکەن بەڵێ جارێ دەرەنجامی هەڵبژاردنەکان هەموو ڕانەگەێنراوە ئێمە بۆیە بەڕاستی ئێمە ئاوا هەموو لایەک ئاگادار دەکەینەوە بۆ ئەوەی نەک شتێکی خوار و خێچ و بە ساختەکاری تێپەڕێنرا بکرێت ئەمری واقع ئەمە یەک پێمان وایە بەر لە واقعەکە زۆر دەگۆڕێ و نەگۆڕێ بەڕاستی ئێمە هەرچی وەسایلیکە هەیە بەکاری دێنین بۆ یەکێ مافی یەک دەنگدەر نەفەوتێ ئەوەی دیکە بەڕاستی ئێمە کاک فەرهاد بریارمەندەوە کورسەکردایەتی ڕۆژی پێنجشەممە کۆ دەبینەوە ئەمڕۆ کۆنجمەنی باڵا بە سەرپەرشتی سەرۆکی کۆمەڵ ئێمە کۆبینەوە بریارمەنداوە بەڵێ ئێمە هەر ئەگەر کەم و کوڕیەکە بێ و هەر پاشەکشەکە بێ لە هەر شتێک کە ئێمە وەکو دەنگ پاشەکشەمان نەکردووە و زیادیشمان کردو حەزەکەم بیزانن ئێستا لەو بازنەی ئێمە ئەم دەنگمان زیادی کردووە ئەگەر لە هەموو بازەکان هەمان بە ئەگەر هەموو دەنگەکان کۆ بکەوێت بە دڵنیایی و ئێمە دەنگمان لە زاران زیاتر بووە ئەوە بە هەموو لا بابزانن بەڵام ئێمە هەر کەم و کوڕێ بکەوێتە سەر ئێمە ئەو ڕێمە ڕامانگەیاند ئێمە تحملی ئەو کەم و کوڕیانە دەکەین بە هەموو شێوەیەک زۆر ئاسایی ئێمە بەرامبەر کادیرانی خۆمان ئەندامانی خۆمان دەنگدەرانی خۆمان ئەگەر کەم و کوڕێ بکەوێتە سەر ئێمە ئیسپات بێت کە خەتا لە ئێمە بۆ ئێمە هەر لە دەست لە کاتێشان و بگرە هەر شێوازێکی کە کادیران و ئەندامان دەنگدەرانی دڵیان پێ خۆش بێمە دەیکەین بەڵام ئەمە دەمێنێتەوە بۆ کۆمونیۆنی سەرکردایەتی کە ڕۆژی پێنجشەممە دیاریمان کردووە و باسی هۆکارەکانی ئەوە دەکەین کە ئەگەر لە شوێنێک ئێمە دەنگمان کەمی کردوێ یا سەر نەکەوت بین ئەو کاتی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سەرپشکە لەوەی هەر بریارێک بدات بۆ هەر زۆر مامەڵەیەک لەگەڵ ئەم واقعە بەڵام ئێمە جارێ ئەم واقعە بەڕاستی وەکو ئێستا فەرموو ئەوە لێرە واهەیەتەوە ئەوە لە شارە زوریش بۆ معلوماتەن لە هەڵەبجەش بۆی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدی ئەویش بەڕاستی هێندێک بەڵگە پەیدا بووە ئەنی بۆ نمونە وەکو دەگوترێ هێندێک لە سندوقەکان هەر ینی سوور کراون
ئەگەر ئەوانە کە سوور کراون ئێستا ئەوەی کە سوور ڕەبز بکرێ مەمە سەحمەد دەردەچێت چاود لێیە یعنی لەوێ ساختەکاری کراوە بۆ سووری دەکەن وانە بمەستم ێ بەڕاستی من ئێمە هەز دەکەین قەدرێک کراوە بەڕاستی جا ینی چۆن کراوە و هێندێکمان بۆ دەرکەوتۆ بەڕاستی ینی ئەوانەی کە باسم کرد پێش ئێستا ئەوانە هەموو نەفەرەکان ماون لە بەردەم دادگا بەڵگەکانی خۆیان بخەنە ڕوو کاکە دەستان خۆشبی گیان باس لەوە کە لێرە ساختەکاری دەستکاری وە دەستێوانیش بە هەمان ئێوە زۆرێک تانە بگرەوەی کوردستان بۆ لەوێ ساختەکاریتان بەرابەر کراوە ئەوی چی دیکات ئەوە یەک ئەو زۆرە هێنانی ئێوە ئەوە کاریگەری زمارەیە زۆر بە ئەزامەنی سەرفیدان خۆشتان دەستێکات شانان ئەم پێمانیە وەکو عەرزم کردی جارێ دەنجی ئێمە کەمی نەکردووە بە بەڵگە ئەوەی لای خۆمان ینی کەمی نەکردووە لەگەڵ ئەو بە بەراورد بە ڕێژە هەر زۆر زیادی کردو ینی کاتی خۆی چەند لە 2010 دەنجیان داوە بوون لەم بازنەی چوار و ئێستا چەند دەنجیان داوە کە کەمتر دەنجیان داوە ئەمجارە بەڵام دەنگەکە زیاتریش لەوەی کە زاری پێشوو هەمان بووە یعنی ئەگەر ئێستا 15ەیە ئەوەی جاری پێشوو 14 و شتێک بووە حەز دەکەم بیزانی کە کەمتریش دەنگ دراوە ئەمجارە کەمتر دەنگ دراوە بۆ دەنگمان کەمی نەکردووە ینی پێم خۆشم لا بیزانن ئێمە لە پێنج بازنە کاندیدمان هەبووە 55,000 دەنگمان هێناوە دەنگمان کەمی نەکردووە ئەوەی دیکە ینی حەز دەکەم بیزانین لەوانەیە جاروێ یەک قسەش کۆمەڵ دەنگ لێکەم کا ڕاستە ینی کادیرێک عاجز بێ بەڕە دەنگت کەم دەکا پەیوەندی بە خانەوادەیەکی وێ پەیوەندی بە کۆمەڵ خەڵکەوە هەیە ئێمە بەڕاستی ئەمڕۆ باسمان کرد هەر کەسێک ئەگەر بە حەقیقەت ئەگەر ئێمە عاجزمان کردوێ و ئێمە شێوازێکی نەگونجامان لەگەڵی بەکار هێنا بێ ئێمە ئاشتیان دەکەینەوە زۆر ئاسایی ئێمە قۆناغی کە هاتە پێشوو وەکو باسم کرد دەنگمان کەمی نەکردو بەڵام کورسیمان جارێ معلومیش نییە ئەوە وەکو باسم کرد کورسیمان کەم ناکرد پشتیوان بەخوای گەورە دەشبینەوە تەبان ئەوە من لێران دەدەیڵێم و دەشبینەوە ینی مەگەر بە زۆرداری بەڕاستی ئەو کاتێمەش لەوانە نین کە قبولیکەین کە بێ مەسەن ئەمرێکی خواروخێکی واقع بەسەرمەدا هەر فەرزکە قبولمان نییە بەدوای مافی خۆمان دەکەوین بەخوا ینی سەریشمان لەسەردا نابێ حەز دەکەین بیزانن بەڵام بابزانین داخۆمە دادگا بابزانین داخۆ کۆمیسیۆن بابزانین داخۆ ئەرقام و داتانە کە تەسلیمان دەکەین چی دەکەین بۆ ئێمە پێمان ئاساییە تەبان ئەم قۆناغە لە قۆناغیشکەدا تەبان ئەوەی کە لە ئێمە نیگەران بێ ئێمە ینی مەسەن بۆ ئێستا خەڵکی لە ئێمە نیگەران بێ لە هەڵوێستێکی ئێمە لێ دوانشیەوە کاکەم لێرەوە دەرم داوری بنەری دەکەین یعنی چی فيما زۆر تەبێ ئێمە برایەکی خوشی ئێمە ینی لەوانەیە ئێمە عاجزمان کردن بەسەر سامە ئاشتیان دەکەین زۆر پێمان ئاساییە بەخوا لای ئێمە چێشە نییە بەڵام کەسێک بە ناحەق مەسەن جاری وایە کابرا ینی حەقی خۆی عاجز کردووە ئەو چی لێ بکەین ینی ئەوەی سنووری سلێمانی ئێستا هەر بە خۆیان سووریان کردووە خۆی مەسوولمان نەکردووە هەر کۆمیسیۆن ئەو سندوقانە گومانی تێدا هەیە کە دیارە لە کاتی بەراوردکردندا کە ژمارەکانیان لەگەڵ ئەوەی کە لە جیهازەکەیدا هەیە ئەو فۆرمەکە جیهازەکەیدا جیاوازی هەیە ئەوە سوور کراوە کاکە دەستان خۆشبی بەخێر بێن یاخۆ چاوەکە من Gelek